ئێمەی مرۆڤ لە ژیانی دنیاماندا لە ژیانی ڕۆژانەماندا چەندین کار و کردەوە ئەنجام ئەدەین. پێویستە لەسەر ئێمەی مسلمان بیر لە کار و کردەوەکانی دنیا بکات. ئایا ئەم کار و کردەوانەی ئەو قسە و گفتارانەی کە ئەکا لە ژیانی ڕۆژانەیدا بەرەو ڕەزامەندی خوای پەروەردگار ئەیبات یان بەرەو تووڕەبوون و هەڕەشەی خوای پەروەردگار؟ ئایا ئەو کار و کردەوانەی کەوا لە ژیانی دنیاماندا ئەنجامی ئەدەین بەرەو بەهەشتمان ئەبات، بەرەو خۆشکێکی نەبڕاوەمان ئەبات، یان بەرەو ژیانێک کەوا جەهەنەمە و ناخۆشیە؟ مسلمانانی بەڕێزم، هەرچیەک کەوا لە ئەو تەمانەی کەوا خوای پەروەردگار پێی داویت، لەو کاتەوەی کەوا باڵغ ئەبیت، هەموو شتێک ئەو کار و کردەوانەی کەوا تۆ ئەیکەیت خوای پەروەردگار لە نامەی کردەوەکانت ئەنووسێت. هەرچیەک بکەیت، هەر قسەیەک کەوا بیکەیت، ڕۆژی قیامەت لە نامەی کردەوەکانت ئەبینیتەوە. بۆیە زۆر کەسمان هەیە کەم تەرخەمی گوێ بە تاوانی بچووک نادەین، کەم تەرخەمین لەوەی کەوا خۆمان بپارێزین لە گوناه و تاوانی بچووک. با بە گوێرەی توانەمان لە ژیانی دنیادا کار و کردەوەی چاکە ئەنجام بدەین، لە گوناه و تاوانی بچووک و گەورە خۆمان بپارێزین، چونکە وەڵڵاهی لە قیامەتدا ئەبینیت لە کتابی کردەوەکانت لە دنیادا هەمووی نووسراوە و هیچی بیر لێجێ نەماوە. وەکو پەروەردگارمان لە قورئانە پیرۆزەکەیدا ئەفەرموێت: ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا. كروج قيامة دادي أبينين ئەو کتابەی کەوا لە دنیادا کار و کردەوەمان ئەنجام داوە، چیمان ئەنجام داوە، ئەم کتابەی نامەی کردەوەکانمان لە قیامەتدا عازرە. فترى المجرمين مشفقين مما فيه. ئەو کەسانەی کەوا لە دنیادا خراپەکار بوون، ستەمکار بوون، گوناه و تاوانیان ئەنجام ئەدا، ئەترسن لەوەی کەوا نامەی کردەوەکانیان بدرێتەوە و چونکە لەوە ئەترسن کەوا ئابڕوویان بچێت، چونکە لە دنیادا ئەم ڕۆژیان بیر نەبوو، لە دنیادا غافڵ بوون لەوەی کەوا هەرچیەک ئەکەن خوای پەروەردگار لە نامەی کردەوەکانیان ئەنووسێت. ئاڵێن ئەی هاوار بۆ خۆمان ئەمە چ کتابێکە؟ لە گەورە و بچووک هەرچی کردومانە نووسراوە، هەمووی حازرە. ووجدوا ما عملوا حاضرا. وهرتشيكت كردبي لدنيا دا حاضرة وآمادية. ولا يظلم ربك أحدا. وأخواي پروردگار ستم لهيس كسيك من ناكا. اگر بيتو تو كسيكي تاكا كاربو بيت لدنيا دا، اگر بيتو تو كسيكي لخوا پرستو لخوا ترزبو بيت، کارو کردەوەی چاکەت ئەنجام دابێت، زکر و یادی خوای پەروەردگارت کردبێ، ئەوە دڵنیا بە خوای پەروەردگار لە قیامەتدا پاداشت ئەداتەوە. بەڵام ئەگەر کەسێک بوو بی پەنا بە خوای پەروەردگار، ڕوو لە خوا نەبوو بیت، کەم تەرخەم بوو بی لە نوێژەکانت، کەم تەرخەم بوو بی لەوەی کەوا خۆت بپارێزی لە حەرام، ئەوە خوای پەروەردگار دڵنیا بە سزات ئەدات. بۆ ئەی ئەو کەسەی کەوا غافڵیت، گوێ بە کار و کردەوەکانت نادەیت لە دنیادا، نازانیت کەوا خوای پەروەردگار لە نامەی کردەوەکانت هەموو شتێک ئەنووسێت، غافڵیت بە تەنها تاوان ئەکەیت، لە ژوورێک دەرگا لەسەر خۆتدا ئەخەیت تاوان ئەکەیت، وا ئەزانی کەوا کەس نابینێ، کاتێ تەنها ئەبیت تاوان ئەنجام ئەدەیت، بزانە کەوا خوای پەروەردگار ئەفەرموێت: إن الله كان عليكم رقيبا. ئاخوای پەروەردگار چاودێرە بەسەرمانەوە، خوای پەروەردگار هەموو کار و کردەوەکانمان ئەبینێت. بۆیە ئینسانی مسلمان، ئینسانی عاقڵ با لە دنیادا خۆی ئامادە بکە، خۆی ماندوو بکە بۆ ئەوەی لەم ڕۆژەدا نامەی کردەوەکانی بەدەستی ڕاست وەربگرێتەوە. بەڵێ مسلمانانی بەڕێزم، لەم کاتەدا لەو ڕۆژەی کەوا نامەی کردەوەکانت وەرئەگریتەوە، مرۆڤەکان جنەکان ئەبن بە دوو بەش. ئەو کەسانەی کەوا لە دنیادا چاکە کار و خواپەرست بوون، ئەو کەسانەی کەوا کەم تەرخەم نەبوون لە عیبادەتکردن، ئەو کەسانە نامەی کردەوەکانیان بەدەستی ڕاست وەرئەگرنەوە. بەڵام ئەو کەسانەی کەوا کەم تەرخەم بوون، ئەو کەسانەی کەوا خواپەرستیان نەکرد، ئەو کەسانەی کەوا گوێیان بە گوناه و تاوان
أحدا ئەو شتانەی کەوا خوای پەروەردگار لێی قەدەغە کردبوون هەر ئەیان کرد ئەو کەسانە ماڵوێرانن ئەو کەسانە قوربەسەر و هاوار بۆ ئەم کەسانە چونکە بەدەستی چەپ کار و کردەوەکانیان وەرئەگرنەوە